نووسین بەیانی زوو خەبەرم بۆوە. فرەدیک ماڵساند، خەواڵوو بوو، هەڵدەستایە سەر قنگ و خۆی نەدەگرت. چوم هەندێک ئاوی ساردم هێنا و دام بە دەم و چاویە. گەشتەی گرت و لاڵ بوو، چاویە بڵق بوو. اینجا پەشیمان بوومەوە، ماوەیەک لە خۆممدا. ئەو هێزگار تۆقی هەموو بەدەنی کەوتە فرتەفرت. ناچار سواری شانی بووم و دام مرکاندەوە. هەندێکم کوتا نەختی عارەقەی کرد و پاش ماوەیەک چاوی هەڵبڕی و وتی ئەلفرێد من چیم لێ بەسەر هات؟ لە خەو مافڕیم. من وتم لە خەودا فڕین باشە. اینجا هاتین فانیلە و کراس و پێڵاوەکانمان لەبەر نەکرد، خسمانە بن باخەڵ و جلەکانمان بێ کراس و فانیلە لەبەر کرد. لە قاپی کاتبەکە کە ئێمەی وابینی وتی بەم جلانەوە بۆ کوێ ئۆغر. فرەدیک وتی خۆمانە چینە حەمام و ئەمانەش ئەبەین بۆمان پشۆن. کاتبەکە وتی خۆ ئوتێل حەمامی هەیە و بێ پارە خۆتان بشۆن، جلشۆریش هەیە بە هەرزان ئەیشۆن. فرەدیک وتی وا ئەم جارەوامان کرد، جارێکی تر وەکو تۆ ئێڵی واکەین. سا ئەمەمان وت و فڕکەمان کردە کۆڵان، کەسی لێ نەبوو. بەڕاکردن چوینەوە بۆ لای دوکانی جلەکان، چوینەوە ژوورەوە. کابرا مشتریە گەورەکانی ناسیەوە و هەستا فەرموون. بەعاقڵم زۆر مەمنون بوون، وا تونجلی تر بکڕن. ئاکوڕە شاگرد یەک دوو دەست جلی پیاسە و ڕاو و سواری و بالوو بێنە. شاگردەکان کەوتنە فڕکان فڕکان، پەیتا پەیتا جلیان هێنا. لەبەردەممانە کۆمەڵیان کرد. بەڕاستی من تۆڕە بووم، وتم ئەم زۆر بڵەیەت چی ئەیکەن؟ ئێمە ئەڕۆین، تۆ جلمان بۆ دێنی. ئەو وتی ها ببوورە. ڕاستە فەرمووی، زۆر قسم کرد، سەرمێشاندن. چی بکەم مۆزیفەی مەسەلەکە وایەوێ. ئاکوڕە دەستێ جلی سەفەریان بۆ بێنە. اینجا فرەدریک تۆڕە بوو. بە نیوە شەڕەوە وتی کابرا تۆ ڕاوەستە، ئێمە دوو شە بڵێن، تێبگە ئینجا ئەوەندە قسە بکە. باشی ئێوە وتان ئەڕۆین، منی ژوتم جلی سیاحەتیان بۆ بێنن. جلی چی؟ ڕاوەستە بزانە بۆچی هاتوین. ئەوە ڕاوەستام، بەڵام دیارە ئەوەی بێتە دووکان بۆ جل دێ. نەخێر بۆ جل نهاتوین، کەوا بێ بۆ جانتای سیاحەت هاتوون. نەخێر ئەمانە هیچیان نییە، جارێ ئەوە سوێن دەخۆم تا من لە قسەی خۆمە بمەوە، یەک قسە بکەی دەمە دەشکێنم. کابرای دوکانار وتی خۆ دەمی خۆم نابستم کە تۆ دەمم بشکێنی، لەم دوکانە دەرمەکەن، کەوا بێ من لە پێشەوە حەقی خۆمت دەیەسێنم. فیکەیەکی کرد و هەرچی شاگرد و حەماڵ و ئێشکدار لە دوکانەکەدا بوون کۆبوونەوە. اینجا ناچار من چوومە پێشەوە، وتم باوکم لێی مەگرن، ئەم شۆفەی لێ هاتووە، بەڵام من ئاوی ساردم ڕسەریان نەکردووە، لێم مەکەن بەشکات، هەر خۆی وای لێ هاتووە. کابرای دوکاندار وتی بەسەری تۆ هەر ئێستا ئیدەم بە پۆلیس، من شاهیدم تۆ برای خۆت شێت کردووە. بە خێری خۆم جارێ براکە چاگەکەمەوە، ئەوەی فێی لێبێ دەدانیاڵە کێشن چاگە بێ. بە شاگردەکەی وت بچۆ وەستای دانسازەکە بانکە. بیرم کردەوە تا دێ لقی لێ بێتەوە. وتم برا خوا هەڵناگرێ، ئێمە غەریبین و ئەمەمان پێ ڕەوا مەبینن. کابرای دوکانار وتی ها وەرە سەرڕێ، با بزانم چیتانەوێ. من وتم بە کورتی و ڕاستی ئێمە چین بۆ سەفەر، ئەم جلانت پێ ئەفرۆشینەوە. کابرای دوکانار جارێ پێیە هەتوو وتی چەورتان کردووە، ئێمە جلی کۆن ناکڕین، بە هەزار حاڵ گوایە بۆ خۆی لە بەریەکە بە 5 لیرە و نیو لێ کڕین. شاگردەکەشی نارد کۆنەکانیان بە 2 قیمەت بۆ هێناینەوە و لەبەرمان کرد. هاتین بۆ ئوتێل پارە بدەین. بەتەما بووم چینەوە ژوورەکەمان. بەبەردەمی ژووری کاتبەکەدا ڕۆیشتین، بانگی کردین سوال کەرینە. ئوتێل جێی سوال نییە. وتمان برا ئێمە خۆمان لە ئوتێل بووین، پارەی ئوتێلمان بەسەرەوەیە، ئەیدەین. وتی ئێتانەوێ حای ئوتێلەکەمان بەرن، وا بزانم ئێوە بەکرێ گیراون، لە پێش چاوی خەڵک بڵێن ئێمە لەم ئوتێلە بووین، بۆ ئەوەی دوژمن پێمان بڵێ ئوتێلەکەیان جێی دۆم و قەرەج و سەرسەری و گیرفان بڕا. لەقینا بەتەما بووم بڕۆم و پارەکەی نەدەمێ. فرەدی گوتی تخوا ئەلفرێد با حەقی کەس نەخۆین، ڕێمان لەبەرە تووشی تەگەرا بین. اینجا چوومە پێشەوە، دەستێکم نا بە پێوڵی خوارەوەی چاوما و چاوم لێ زەق کردەوە. وتم کوڕە من ئەلفرێد مۆلەر ئەفەندیم،
کە بانگاوازەکەم نووسی. اینجا بە دەنگمان ناسیمیەوە خەدەرێ پێکەنی و وتی خۆ کەرنەڤاڵ نییە، بۆچی وا خۆتان کردۆ بە مەخسەرە لاتەرنە لێدەن؟ وتم لە باتی لاتەرنە کەمان لێدەم، پێیان بڵێ کەمانەکەم بۆ بێن نەخوارەوە، ئەویش پارەکەتە. پارەم دایە و وتی باوەڕتان بێ مادام ئەوەندە دڵساف و سەرڕاستن هەمیشە خوا چاکتان بۆ کا، بڕۆن خوا ئاگای لێتان بێ. ئەوامان نوێش شەمەندەفەر بدۆزینەوە، لەویانە دەردەچین. لە پیاوێکمان پرسی برادەر ئەرێ شەمەندەفەر لەکوێ دەوەستێ؟ جارێک کابرا ورد و ڕسەی لێکردین، وتی شەمەندەفەر چی لێکەن؟ وتمان سواری شەمەندەفەرە بین. وتی بۆ کوێ چن؟ من وتم بەسەر پێوە تا ناپۆلی. وتی جاخۆ شەمەندەفەر تا ناپولی ناچێ. وتم ئەی تا کوێیە چێ؟ وتی تا نیوەی ڕێ لەوێ سواری ئەختارمە بن. وتم ئەختارمە چییە کاکە؟ وتی ئەختارمە ئەوەیە ئەم شەمەندەفەرە تا سنووری ئەویستریا چێ، لەوێ دابەزن ئەچنە سنووری ئیتالیا، لەوێ سواری شەمەندەفەرێکی ترە بن. من وتم ساقوربان کەواتە بە خێری خۆت ڕێگەمان نیشاندا. جادەیەک بەو بەرمانەوە بوو. وتی ئەو جادەیە بگرن ملی ڕێبەر مەدەن. لە ڕاستیدا و ڕێمان بەرنەدا، گەیشتی نەبینایەکی گەورە. وتمان ئەمەیە شوێنی وەستانی شەمەندەفەر. فرەدریک وتی ئەلفرێد ئەبێ شەمەندەفەرەکە بێتە ئەم ساڵۆنە لێرەوە بڕوە. وتم ڕاست دەکەی، با دانیشین تا دێ. تەماشامان کرد زۆر کە زۆک و ئێمە دانیشتون، تەنانەت لادەیی شاتبوون سواری شەمەندەفەر بن. ئێمە هەر دانیشتین، شەمەندەفەر هەر نەهاتە ساڵۆن. وەکو قیامەت هەڵسابێ ئەمە مخەڵکە بەردەممانەوە لەم قاپیەوە ئات نەژوورەوە و کونێک لە دیوارەکە بوو. سەریان ئەنایە ئەو کونە و پارچەیەک نانی تیریان وەرەگرت و لە قاپێکی کەوە ئەڕۆن. ژنێک بە پەلەپەل بەلاماندا ڕای کرد. تەماشای ئێمە کرد پێکەنی، دەسەسڕێکی لێکەوت. هەڵم گرتەوە و بردم دامەوە دەستی، سوپاسی کردم. لێم پرسی خانم ئێمە هاتوین سواری شەمەندەفەر بین، هێشتا شەمەندەفەر نهاتووە. وتی شەمەندەفەر بێتە کوێ؟ وتم ئەی نایەتەم ساڵۆنە؟ ئەو وتی چۆن دێتە ئێرە؟ ئێوەش لەو قاپی ئەو بەرەوە بەو قادرمە مەرمەڕەدا بچنە خوارەوە، شەمەندەفەر لەوێ ڕاوەستێ. هاتمەوە وتم نامەر فرەدریک هەڵسە بەڕاکەین، شەمەندەفەر لە دەرەوەیە. هەڵسە بەڕاکردن لە قادرمەکان چووینە خوارێ. بینیمان 20 ژووری ئاسن تەختە بەیەکەوە بەسراوە، لەسەر ڕەوڕەوەی ئاسن حازر و ئامادە وەستاوە، خەڵک سوارە بن. ژوورێکی جوانمان هەڵبژارد، چوین سوار بین. قاپیمان کردەوە 10 کەسی تیا بوو، یەکێکیان لێمان تۆڕە بوو. وتی لە شەمەندەفەریشدا هەر ناڕەحەتمانەکەن، ها ئەوە مارکێک بڕۆن دەرگاکە داخانەوە. وتم ئەفەندی خۆ ئێمە سوالکەر نین، ئەفەندێکی وەکو تۆ، ئێمەش سواری شەمەندەفەرە بین. ئەو وتی ئەمە جێ ئێوە نییە، بگەڕێن جێی خۆتان بدۆزنەوە. لە قینە تون دەرگام پێوەدا، شەقەم لێ هەڵساند. هاتین ژوورێکی جوانترمان دۆزیەوە، دۆشەکی سەرکورسیەکانی هەمووی قەیفە بوو. خۆمان هەڵدا بچینە ژوورێ. یەکێک چاکەتێکی ڕەشی لەبەردا بوو، دوگمەی زەرد ئەبریسکایەوە. لێمان تۆڕە بوو. وتی کابراینە ئەوە چی دەکەن؟ وەرنە ئەم لاوە. وتم سواری شەمەندەفەرە بین. وتی بلیتەکانتان کووە؟ وتم بلیت چییە؟ وتی ئەی بە هەوا سوارە بن؟ وتم من سواری عەرەبانەی پۆستە بووم کە دابەزیم پارەمدا، ئێستاش کە دابەزیم پارە دەدەمێ. مەترسە پارەی جلەکانم نیوەیم پێ ماوە. پێکەنی وتی وا نابێ، تا زووە بچن بلیت وەرگرن، ئەگینا فریان ناکەون، شەمەندەفەر ئەڕوا. شوێنی بلیتی نیشان داین. ڕامان کرد، کونێک بوو، لە پەلەپەلیدا لێکم نەدایەوە، تەواوی سەرمی پیا دەچێیاننا. سرم خوار کردەوە و بازار حەڵسەرم بردە ژوورێ، کەچی کابرایەکی مۆنات و زلەیەکی لێدام. ویستم سرم بکێشمەوە دواوە، پشتی ملم بەر شوشەکە کەوتۆ بریندار بوو، سەریشم ناهاتەوە دەرێ. بانگی فرەدریکم کرد، بازار حەڵسەرم ڕزگاری بوو. دەستم کرد بە جنێودان بە کابرا، کەزانی خوێن لە سرم هاتووە، دەنگی نەکرد و وتی تۆ چی دەوێ؟ وتم بلیتی سواری شەمەندەفەرمەوێ. وتی بۆ کوێ چی؟ وتم بۆ ئیتالیا.
وتی پارەکە زوو بدە. لیرەیەکم دایە و وتم 2 کەسین 2 بلیتمان بدەرێ بۆ ئیتالیا. کابرا پێکەنی وتی بۆ ناپۆلی 2 کەس 192 مارکە. وتم ئەفەندی زۆرە نەختێک گوەرە خوارەوە. بیرم کردەوە دەرکی کوونەکەی داخست و ڕۆیی وتی چاوەڕێی تەنزیلات بکە تا 2 سەعاتی تر. 2 سەعات بەسەریدا ڕۆیشت. ئێمە هەروە لە داڵان دانیشت بووین. ڕوانیمان لەم لاولاوە خەڵک هاتنە بەر کوونەکە. وتم لە ڕاستیدا وەختی بلیت هاتووە. فرەدریکیشم لەگەڵ خۆم برد. چووینە بەر کوونەکە. ئەم جارە نەموێرە سەر بکەم بە کوونەکەدا. دەمم نا بە کوونەکەوە تا هێزم تێدا بوو بانگم کرد. هۆ کابرای زلەوەشێن لەکوێی؟ بلیتچیەکە تەماشای کردین و وتی دیسان شوانەکان چیتانەوێ؟ وتم میسۆ تکاکەم ئەوەندە پارەمان نییە نەختێکمان بۆ کەم بکەرەوە. کابرا وتی برا ئەمە ماڵی باوکم نییە بیبەخشم بە ژمارە بلیتیان داومێ و پارەم لێوەرەگرنەوە. اینجا فرەدریک پاڕایەوە. بیرم کردەوە لە ژوورەوە دەنگێکی گڕ و قەبەبانگی کرد. ئەوانە کێن؟ مۆریس تۆ ئەمەندە بۆچی قساکەی؟ لەبەر چەنەبازی نات پژێتە سەر فەرمانەکەت. ئەوانە کێن؟ وا گەمارۆیان داوی دەریان کە. سا لە پێشەوە ئەم نەزاکەت و ئیکرامە و لە دواوە یەکێک یەخەی چاکەتەکەی گرتم ڕای کێشامە دواوە. وا پەلاماریدام بە پشتا کەوتم. کاستامەوە بەرچاوم تاریک بوو. لە داخانە لێی وەرگەڕام زلەیەکم پێ کێشا. ئەویش زلەیەکی لە مندا. فرەدریک لە دواوە بەر بووە وێزەی شلشل کوتای. کابرا هاواری پۆلیسی کرد. ئێمە ڕامان کرد. دیار بوو ئەویش بەپەلە بوو. بلیتی وەرگرت و بەڕاکردن چوو بۆ سەر قادرمەکان خۆی گەیاندە شەمەندەفەر. بەڵام تا ئەم گێرە و کێشەیان بەسەر ڕاهات بەری کوونەکە چۆڵ بوو. چوومەوە لای بلیت فرۆش. بۆم کرد بە 40 مارک. سوودی نەبوو. وەک مارەی دایکی بێ لە 192 پول کەمی نەدەکردەوە. تووڕەش بوو. وتی نرخەکەی لەسەر نووسراوە. وتم جا بە دەستی خۆتە چەندی لێ بنووسی ئەبێ؟ ئەو وتی چاپ کراوە. وتم مەکینەکەوە لە بەردەمدا 2 تەقەی لێ مەهێنا با تەقەیەک بێت و پارەکەی کەم بێ. وتی لا حەولە وەلا تووشی چی هاتم ئێستا چیتانەوێ؟ وتم بابا ئەوە 50 مارک بەم پارەیە تا کوێمانە بە بلیتی ئەوێمان بدەرێ. کابرا وتی خۆی ئینشاءڵڵا سواری کۆڵی من نابن شەمەندەفەر ئەتان بە کەوا بێ تا فلانکفۆر دەڕۆن لەوێدا ئابەزن لەولاوە بە پێ ئەڕۆن. من وتم ئەگەر ڕێمان بزانیایە ئەم هەموو شتانی خۆمان لە دڵڕەقی وەکو تۆدا خەسار ناکرد. دەستی برد و مقەبای 4 گۆشەی دەرهێنا و دایە بەرمەکینا تەقەیەکی لێهێنا چاکی کرد و دایە دەستمان. ئینجا لێم پرسی ئەو شوێنەی کە لێیدا ئابەزین تانە پۆلیس زۆر یەمێنیان کەم. ئەوتی لە پێڕۆیشتندا چۆنن خێران یان سووکە پێڕۆن؟ وتم مەترسە من چاکڕاکەم تەنانەت لە دەیەک کە ژنێکیان بە زۆر لێمارە کردم لە تاوە ڕام کرد. هەموو گەنجەکان تۆزی پێی منیان نشکاند. بەم زەرد و خوردە بلیتمان وەرگرت و شوێنی شەمەندەفەرمان نەزانی. چووینە خوارەوە تەماشامان کرد. شەمەندەفەر وەستاوە. بەڵام وەکو شەمەندەفەرەکەی بەیانی نییە. فرەدریک گوتی ئەلفرێد شەڵا بەیانی ئەوەندە گیر و گرفتمان نەکردایە ئەوسا سواری ئەو شەمەندەفەرە جوانانە بووین. ئێستا ئەمانە دەرگایان نییە و سەریان واڵایە. ئەگەر باران ببارێ ئەبین بەجلە سەگ. ڕاستیە کرد. بارحاڵ چوین دەرگای یەکێکمان کردەوە و چوینە ژوورەوە ڕوانیمان 4 دیوارێکی پان و درێژی ئاسن. سا ئێمە سوار بووین 2 زەلام بەڕاکردن هاتن. بانیان کردین کوڕ ئەوە چیەکەن لەوێ؟ ئێمە سواری شەمەندەفەر بووین. پارەی پێشەکیمان داوە. نیشان بەو نیشانەی یەکی مقەبایەکی 4 گۆشەمان پێیە. کابرا تەقەی لێ هەڵساندووە و وا بەسەریا تڕیوە هەردوو سەری چاک کردووە. یەکێکیان پێکەنی ئەوی تریان وتی ڕاستە ئەمە جێ ئێوە نییە بەڵام ڕاست بۆ ئێوە دانراوە. ئەمە جێ گاگەلە خۆ ئێوەش دیارە هەرگان. هات بە دڵما ئایا گاجوود بارزانتر سوارەکەنیان زەلام. پاشان لێکم دایەوە ئەوان قورسترن ڕەنگە لەوان زیاتر پارە بسێنن.
ئەم مەراقا لە دڵی خۆمدا نەمهێشت و پرسییم، وتم هۆ کابرا، تخوا پێم بڵێ نرخی گاجوو چەندە؟ کابرا پێکەنی وتی هەرگای دەمارکە. ئینجا پێکەنیم و وتم ئافارم بۆ عەقڵتان، گاجوو تێکێندەی 3 زەلامە بەدەمارک، ئێمە 20 مارک. با هیچ نەبێ وەکو لە پێشدا ئێمەتان بە گاجوود دانا، پارەشمانێندەی گاجوود لێ بسێنن. وتی باشە، بەڵام ئێوە لە فارگۆنی سەرگیرا و قەنەفەی قوماش پێدا دووراودا دەنیشن، ئەوە زۆرترە ڕوا. لەم گفتوگۆیەدا بووین لە ئاسیاسۆنەکەوە کابرایەکی کەتەی ئەستور هات بە شەمەندە فەرچیەکەی وت میسۆ وڵاخەکان ئامادەن. من لە پێش شەمەندە فەرچیەکاندا وتم وڵاخی چی؟ کابرا وتی ئەوانی وەکو ئێوەن. من وتم تا کوێیانە بن؟ کابرا بەسەرتە لەگەڵ شەمەندە فەرچیەکەدا دوا و ڕووی کردە ئێمە، وتی چەندتان داوە؟ وتم 50 مارکی. وتی ئەتانەوێ پارەکەتان بسێننەوە و خۆشتان سوار بن؟ وتم بەڵێ. ئەوتی وا من لێرە 2 فارگۆن گازوو دەنێرم، پارەکەشتان ئەدەمەوە لەگەڵیان سوار بن. ئێمە سەرکەوتین گازووتیان هێنا، یەکەیەکە سەریان خستن. گازووتیان خستە تایەکەوە، بە منیان وت تۆ لای ئەمانە بە و هاوڕێکەشت لای ئەوانی تر. من وتم نەخێر، لێک جیا نابینەوە، هەر دەبێ بەیەکەوە بین. کابرا وتی با بەیەکەوە بن، بەڵام جارجار بچن سەریان لێ بدەن، بیان دۆشن، شیرەکانیان بکەن بە پەنیر. وتم خۆگوانیان نییە. وتی نێرە بدۆشە. لەپڕ بیرم کردەوە فیکێکی تونند و تیژ و خرتەخرت لە ژێرەوە پەیدا بوو. تومەش شەمەندەفەرەکە کەوتۆتە جوڵان. فرەدریک وتی ئەلفرێد، ئەو 2 وڵاخەی ئەم عەرەبانەیە ئەبەن بەڕێوە لەکوێن؟ وتم لە ژێرەوەن، ئەمانە بەسەر پشتی ئەوانەوەن. سالم گفتوگۆیەدا بووین، دنیا بە جارێک تاریک بوو. وتم فرەدریک بۆچی وا تاریکە؟ وتی لە ئەستاسیۆنەکە دوور کەوتوینێتەوە، چرا لە ڕێدا نییە. وام فەرگۆنەش گاجووتی تێدایە، چرای بۆ داناگیرسێنن. وتم بۆچی ئێمە ئینسان نین؟ ئەوتی جارێ تۆ خۆت بە گاجووددایە قەڵەم، بەبلیتی گاجوود لە فارگۆنی گاجوود، ئیتر چرای چی؟ هەروە بە تاریکی چاوم ڕێشکە و پێشکی ئەکرد، ترسم لێ نیشت. وتم ئێستا ئەم گاجووتانە بە قۆز دێنەوێ زەمان، چاومان کوێرەکەن. من لەو تەرسەدا ئەوقرم لێ هەڵگیرا بوو. فرەدریک چونکە شوان بوو نەدەترسا، گۆرانێکی دەست پێ کرد، لی تۆڕە بووم. وتم من ئەمە حاڵمە، تۆش گۆرانی ئەڵێی. ئەوتی خۆی ئینشاءڵڵا ناگریم، بەبێ پارە سوار بووین. ئەم گایەنە کە لە پێش تۆدا ناسی و من ئێستا کەوتینەوە یەک، من گۆرانیان بۆ دەڵێم، تۆش لەبەر خاتری من کەمانیان بۆ لێ بدا. ئێژگاری پێستی سرم ئاوسا. وتم خوا بدگرێ، بۆنم پێوە دەکەن، ها کە سوارم بوون. فرەدریک پێکەنی، وتی بەخوا ئەمانە لە پیاوی سەپڵە باشترن، بێزیانن. وتم ئەم فەلسەفەیەت هەڵگرە بۆ شوێنێکی تر، ئێستا چارەمان چییە؟ وتی من چارە نازانم. وتم با لێرە خۆمان فڕی دەینە خوارێ، بە پێیان بڕۆین. وتم لە جێیەکی نزم باز دەدەین. وتی جێی نزم کوا؟ خوا کردی لەو دەمەدا شەمەندەفەر لە بەرەوژێرێک کەوتە لەنگە، هێواژە ڕۆیشت. زۆرم لە فرەدریک کرد خۆمان فڕی دەینە خوارێ. ئەو هاواری کرد باوکە ڕۆ پشتم شکا، منیش بانگم کرد سێبەندەم وەرگەڕا. ماوەیەک بە گازی پشتا کەوتین، کاڵساین، دنیا تاریک و نوتکە، جا چی بکەین؟ فرەدریک گوتی نازانم. وتم ڕاوەستین تا شەمەندەفەری پیاو دێ، سوارە بین. وتی ئەوە گریمان شەمەندەفەر هات، چۆن لێرە ڕاوەستێ؟ وتم حەو کە بلیتەکەمان هەڵبڕی و نیشانماندا، ناچارە ڕاوەستێ. ئەوتی باشە تۆ 50 مارکت داوە، وا دەزانی هەموو شەمەندەفەری دنیا لەژێر ئەمری تۆدایە. جارێ با ئاوادانیەک بدۆزینەوە، لە تەنانێکمان دەستکەوێ، اینجا سواری شەمەندەفەر ببین. وتم ئێمە بە شوێن ئاواییدا بگەڕین، جارێکی تر ئەم هێڵە نادۆزینەوە. وتی ئەی چی بکەین؟ هەر لێرە دانیشین، لە برسە ئەمرین. من تەکبیرێکی ترم دۆزیوەتەوە، ئەو ڕێی پێیدا ڕۆین، نیشانەی بکەین. من وتم چۆن نیشانەی بکەین؟ وتی چۆن نیشانەی بکەین؟ بەر بچینینەوە، هەر لە 3 هەنگاوە بەردێدا بنێین، کە گەڕاینەوە لێمانون نابێ.
هاتین گیرفان و شەپقەمان پڕ کرد لەبەر هەر لە سێ ئەنگاودا بەردێکماندانە سعاتێ بەڕێدا ڕۆیشتین بەر بڕایەوە و گەیشتی نەجادەیەک بەردمان دەست نەکەوت جا چی بکەین فرەدریک گوتی باڕوو بکەینە خوا نەختێ پاڕائینەوە و ڕۆ قودوس دانیشتین فرەدریک لە مقامی مناجاتی کڵێسا بەدەنگێکی سۆزنەکەوە دەستی پێکرد هاتمە جۆشێک کوڵی گریانم نەدەرنیشتەوە لە ناکاوە دەنگی سەگ وەڕێک پەیدا بوو هەردووکمان ڕاپەڕین ڕۆمان کردە دەنگی سەگوەڕەکە زۆر نەڕۆین لە میلێک سەر کەوتین ڕووناکی دێئێک دەرکەوت هەر ئەوەندەمان خۆش بوو تا گەیشتی نەدێ سەگەل گەمارۆ ئێنداین فرەدریک هاواری کرد ئای ئەلفرێد بمگەرێ من زۆر لە سەگە ترسم وتم گوڕت بێ لەو گاژ و تەزلانە نەترسای لەم سەگە وردانە ترسی وتی من بە مناڵی سەگ گەسوومی زۆری لێ ترسم هاوارمان کردە دێ خۆمان کوتا بۆ دەرگای خانوویەک سەگە لە پێشەوە پەلاماریان داین ئێمە لە ترسا خۆمان لە قاپێکە توند کرد لە پڕا قاپی ترازا و هەردووکمان بە پشتا کەوتینە ئەو دی و دەرگاکەوە پیاوێک بە هەڵەداوان تێی خوڕین وتی کوڕی نەکێن وتم براکەم غەریبەین ڕێمان کەوتۆتە ئەم دێیە سەگەل گەماروی داین لە تاوە خۆمان کوتاوەتە ئێرە ماوەیەک تەماشای کردین وتی من ئێوە بە پیاوخراب نازانم فەرمونون دەرگای کۆڵانی داخست و پێشمان کەوت بردینێ قاتی سەرەوە زینهاری وامەزن قاتی دووەمی شاتوەکەی میکایلە بۆ دووسێ پلیکانە سەر کەوتین داڵانێکی تەسک بوو لە داڵان تێپەڕین لە دەرگایدا بانگی کرد لیزا هەڵسا میوانمان هات ئێمەی بردە هۆدەیەکی تر قەنەفەیەکی حەسیر و دۆڵابێکی تەختە کۆمەڵێک کتێبی لەسەر هەڵچنرا بوو گۆزەیەکی کۆنی قۆڵشکا و گڵینەیەک و چرایەکی نەوت لەبەر چرا تەماشای گوێلاکی خاوەن ماڵەکەم کرد نەکورد نەدرێژ ملە ئەستورێ وەکو دەروێش پرچی درێژ بوو داوەتی قەلەندەرێکی دەم بە پێکەنین پانتۆڵێکی ڕژ لە پێیدا جبەیەکی درێژ لە بەریدا هەڵدەسوڕێ و خزمە دەکا ئێمەی لەسەر قەنەفەکەدا ناوتی دیارە زۆر برسین هەر ئێستا نانتان بۆ دێنین ئێمەش پێشەکی سوپاسمان کرد بەڵام من جارێ لە پێشەوە لێم بوو بە مەراق ئایا ئەم پیاوە کەوا ئەیەوێ میوانداریمان بکە کێیە وتم شوورەتی جەنابتان کێن وتی من ڕاهیبی ئەم دێم منیش وتم هەروە تێگەیوم ئەو وتی بە چی ئەرزانی بوت وتم بە پرچە درێژ و سکەزلەکەت ئەو وتی برادەر کەوا بێ لە زیرەکیدا بەشی کەست نێشتۆتەوە زۆری پێنەچوو دەرگا کرایەوە ئافرەتێکی کەڵەگەتی چلچل و پێنجی مانتۆیەکی درێژی لەبەردا هێشتا چاوی هەڵەگڵۆفی هاتە ژوورەوە و وتی حەو ئەمانە کێن ڕاهیب وتی ڕێبوارن ئەم شەوڕێیان کەوتۆتە ئەم دێیە سەگەل گەمارۆیاندا بوون خۆیان کوتاوەتە ئێرە زۆریان برسی بوو زوو پارۆنانێکیان بۆ چارەکە کە شێخژن ئازایانە ڕۆیی ئینجا ڕاهیب ڕووی کردە ئێمە پرسی بۆ کوێ چن وتم بۆ ناپولی وتی ناپولی کوێیە وتم لە ئیتالیایە ئەو وتی ناپولی لەکوێ و ئێرە لەکوێیە زۆر لە یەک دوورن هەرچیمان بەسەر هاتبوو بۆم گێڕایەوە وتم لە شەمەندەفەر خۆمان فڕێداوەتە خوارەوە ڕایب حەپەسا وتی ئێوە لە شەمەندەفەر خۆتان فڕێداوەتە خوارەوە چۆن ماون و نەمردوون وتم وای ئیبینی ماوین ڕۆحمان نەچووە بەبەر کەسە وا توینێتە ماڵی ئێوەش ماڵەکەتان زۆر وێرانەیە ئێمە ڕاهیبێکمان هەبوو ماڵێکی خۆش و پاک و تەمیزی هەبوو دیارە تۆ ژنەکەتە مەڵە و ماڵەکەت پیس و پۆخڵە ڕاهیب وتی تا جارێ نانتان نەداتێ پیرەژنمان لێ تووڕە مەکە لەم قسەیەدا بووین ژنە هاتە ژوورەوە و سینێکی بەدەستەوە بوو داینا و وتی فەرمونون وتم خوڵقی پێ ناوێ فرەدریک پەلاماریدا نانی کێڵگرت و تێبەر بوو نەپڕژایە سەر ئەمەی بڕوانێ سینێکە چیتری لەسەرە جارێ هەر چاوی نانەکەی دی کەچی پەنیر و باسوورمە و هەژنۆیەکی کوڵاویشی لەسەر بوو ئێمە شێتانە نانمانە خوارد
ئافرەتەکە هیچ پێمان پێ نەکەنی لێ بووینەوە و هەڵساینە سەر پێ. ڕاهیب وتی بۆ کوێ؟ وتم ڕێبوار کە ڕێی لەبەر بوو چاری هەر ڕۆیشتنە. وتی بەم نیوەشەوە چۆن ئەهێڵم بڕۆن؟ وتم ماڵتان ئاوا بێ ناڕەحەتمان کردن ئیتر بەسە. ئەوتی نەخێر ئێمە ناڕەحەت نابین. لەو کاتەدا ژنە ڕاهیبەکە هاتە ژوورەوە وتی ئەوە میوانەکانمان خەریکی چین. ڕاهیبەکە وتی خەریکن بڕۆن. ئەوتی بۆچی تۆ ئێڵی بەم نیوەشەوە بڕۆن هەر سەگ ئەیان خوا؟ ئەوتی من زۆرم پێوتن تۆ نازانی خۆڵقی میوان بکەی، ئەگەر ئەتەوێ نەڕۆن سێ بەسێ تەلاق بخۆ بڵێن نابێ بڕۆن. کەوامان زانی ناچارماینەوە. ژنی ڕاهیبەکە چوو دوو دەستنوێنی بۆ هێناین و جێ بۆ داخستین. وتی ئینجا ئیتر بوونون خێوی خێرتان بێ. ئەوان ڕۆیشتن و بە فرەدریکم وت برادەر ئاگاد لێ ئەم ماڵەت چەند چاکن، با بەخشێکیان بدەینێ. وتی های زۆر چاکە. باردووکمان حسابمان کرد 2 مارک و دەفەنێک بوو بە خواردن و نووسن و هەموو شتێکەوە. جیامان کردەوە و نامەژێر سەرم تا بەیانی لەبیرم نەچێ. بەیانی هەستاین هاتم نوێنەکان هەڵگرم. لێفە و دۆشەکم هەڵگرت. مێزێکی شڕی کۆن کە ڕاهیب کتێبی خستە بۆ سەر، نامەی سەرمێز و نوێن و مێز بەلادا هاتن. کتێب پەرش و بڵاو بووە. مێز کەوت بەسەر گۆزەدا. گۆزەکە شکا و ئاو ڕژا. ژوورەکە بوو بە مەرەزە. بە گرمەی نوێنە ڕووخاوەکە هاتن. هیچ دەنگێکیان نەکرد. اینجا لە خەجاڵەتیدا هەوڵی ئەوەم بوو زوو دەرباز بین. بەبێ دەنگ پارەکەم کردە دەستی ڕاهیبەوە. وتم بە دوعا ماڵت ئاوا بێ. ڕاهیب تون دەستی گرتم و وتی ئەوە چییە؟ وتم خۆ سێبەری بن ئەشکەوت نییە، ئەوە حەقی خواردن و نووسن، هێشتا حەقی گۆزە و تەڕی ماوە. وتی ڕۆڵە هۆشت بێ قەت ڕاهیب پارە وەرەگرێ؟ وتم حەو ڕاهیبەکەی ئێمە لە مردووشی ئەسەن جا چزای زیندوو بوایە و دەوڵەمەند بوو. وتی ڕۆڵە ئەوە ڕاهیب نییە. اینجا بە پەلەپەل هاتینە دەرێ و لەوێ دەرچوین. ڕۆژ بوو سەگمان پێ نەوەڕی. وتم فرەدریک وا ئەم ڕاهیبە پارەی لێ وەرنەگرتین کە میکایلام هێنا و دەوڵەمەند بووم وا چاکە پارەی بۆ بنێرم. وتی زۆر باشە. وتم کە تۆ بە چاکی ئەزانی با بگەڕێینەوە و خەبەری بدەمێ کە دەوڵەمەند بوو پارەی بۆ ئەنێرم. فرەدریک وتی چۆن ڕوو دێ بچیتەوە؟ تۆ ئەو کەتنت گێڕا با بڕۆین. ئەوەی لە هەمووی خراپترە لێمان نەپرسی شەمەندەفەر لەکوێیە. ئێستا ڕوو بکەینە کوێ؟ کەڕوانی ماندوو کەس باخە کێڵن بانگم کرد برا ئەوە شەمەندەفەر لەکوێ وەستێ؟ وتیان بەدەستە ڕاستە ڕاست بڕۆن شەقامە. نیو سەعات بە شەقامە بڕۆن دێکتان دێتە پێش لەوێش شەمەندەفەرە وەستێ. زۆر مەمنون بووم. گیرفانی بەرۆکم گەڕام بلیتی شەمەندەفەرەکەی تیا بوو. لە خۆشیانە باڵپەڕکێ ڕۆیشتین. 20 دەقیقەی نەخەیەن گەیشتینە شوێنێکی وەستانی شەمەندەفەر. کاتێ لە ماڵی ڕاهیب هاتینە دەرەوە لە دووسێ جووتیارمان پرسی و ڕێگەی شەمەندەفەریان پیشان داین. کاتی گەیشتینە شوێنی وەستانی شەمەندەفەر لەوێ لە داڵانەکەیە شەمەندەفەرچیەکمان چاو پێکەوت. لێمان پرسی شەمەندەفەر کەی دێ؟ ئەو وتی بۆ کوێ دەچن؟ من وتم بۆ ئیتالیا. وتی ئەبێ لە ڕێگە ئیقتار مەبەن. وتم ئاخ دیسان ئیقتارمەیە.
ئەو وتی ئەوە شەمەندەفەر هات خۆی ڕۆیشت و شەمەندەفەر هات ڕاوەستین تا خەڵک دابەزین ئێمە هەڵمان کوتایە پێشەوە قاپیەکمان هاتە بەردەم بەتەما بووین سوار بین لە ژوورەوە دەرگایان لێ پێوەداین چووینە ژوورێکی تر سەرکەوتین کابرا لێمان ڕاست بۆەوە زلەیەکی لە فرەدریکدا ئەویش زلەیەکی لەودا و منیش ڕاست بوومەوە بە هەردووکمان زۆر چاکمان لێدا پاتێک بە ژوور سەریەوە بوو ڕای کێشا و دەنگی زەنگێک پەیدا بوو شەمەندەفەرچی هات جارێ پرسی ئێوە کێن بۆ کوێ چن من وتم بۆ ئیتالیا چین داوای بلیتی لێکردین وتم بلیتمان هەیە ئێمە سواری عەرەبانەی گاجوود بووین جێگەمان ناخۆش بوو خۆمان فڕێدایە خوارێ بلیتەکەماندایە تەماشای پشتەکەی کرد وتی ئەمە ماوەی تێپەڕیوە وتم ماوەی مانای چییە بۆچی ئێمە میوەین کاتمان بەسەرچێ وتی چەنەبازی پێناوێ یەڵا بۆ خوارێ شەمەندەفەر ئەجوڵێ بە زۆر ئێمەی کردە خوارەوە ئێمە دەستمان کرد بە بۆڵەبۆڵ فەرمانبەرێک لەولەوە هات و وتی ئەو بۆڵەبۆڵەتان لە چییە وتم بلیتمان پێیە و لە شەمەندەفەردایان بزاندین وتی ئابا بزانم بلیتەکەمان پیشاندا و وتی ئەمە بەسەر چووە ئێوە یەکجار بەم بلیتە سوار بوون و دابەزیون وتم خۆ ئێمە لە ئیزگەدا نەبەزیوین وتی ئەی لەکوێ وتم لە ڕێدا بەزیوین خۆمان لە شەمەندەفەر فڕێدا وەختا بوو هەردووکمان ئەستۆمان نور بێ ئەو وتی شەمەندەفەرەکە بە ڕۆیشتنەوە بوو وتم ئەرێ وەڵڵا ئەڕۆی بەڵام تووشی سەرەولێژێک هات زۆر ماندوو بوو شەمەندەفەرەکە ویستی وچانێ بدا ئێمەش خۆمان خستە خوارێ سامن هەروە متو یەکسەر تەنگەی گرتم بردم ژوورێک سێ چوار کەسی لێبوو لەوێ وتی ئەمانە لە شەمەندەفەر بازیان داوەتە خوارێ پیاوێکی ڕیژداریان تیا بوو وتی جەزایان لێ بسێنن من وتم ئێوە ئەبێ جەزا بە ئێمە بدەن ئەوەی شەمەندەفەری ئێوە بە ئێمەی کرد کەس بە کەسی ناکا کە سەیریان کرد بە خۆشی پارە نادەین پۆلیسیان بان کرد بە زۆر بیزمارێکیان لێ سەندین فرەدریک تووڕە بوو وتی لە تۆ تووڕە بووم تۆ چیت بەسەرەوەیە ئەوەندە قساکەی لە هەموو شوێنێگەڵی بازماندا وەکو لاقیان لەدەمت گیر کردبێ ئەگەر تۆ نەدوتایە کێی زانی کە ئێمە بازمانداوە من وتم چۆن چێی زانی خۆمان خەبەرمان نەدایە جەزای زۆرتریان لێ ئێستاندین ئەو ساخاوەن گاجووتەکان شکاتیانە کرد و ئەیانوت گاجووتەکانیان بەجێ هێشتوین فرەدریک گوتی حەی بە مەقلەوە ئەبی بە مێردی میکاییلە کوڕە ڕۆڵەگە تۆ خۆ داشکرا نەکردایە کێ تۆیە ناسی من وتم قسەی قۆڕ جەنابی ئەلفرێد مۆلەر کێ هێنەی ناسێ وتی های خاک بەسەری من کێ تۆ ناسێ کە سەیرم کرد حەقیەتی ئاشتم کردەوە و هاتین لە گۆرشەی ئەکەوە دانیشتین ماندوو مردوو بیرم لە حاڵی خۆمە کردەوە ئیتر پارەش نەما بوو چاوم لێک ناو بیرم لە حەقی خۆمە کردەوە مناڵێکی ئاوایی بێخەم لە دێئێکی دەرکەنار هەوایەکی ساف و زەویەکەمان نزیک ئاوایی ئەرکێکی وام بەسەرەوە نەبوو بە خۆڕایی باوکم دەری کردم من نەبێ کێ هەیە باوکی دەری کرد بێ لەوێک هاتمە دەرێ لەسەر ڕێ تووشی فریشتەی خۆماتم لە خزمەتی میکاییلادا چەند خۆشم ڕابوارد زەمانە وایە هێشتا لەزەتم لە میکاییلا نەدی بوو ئەو سەفەرەمان هاتە پێش ئەو کەوتنە خوارەوەیە ئەو ترسا دوای ئەوە ئەو هەموو فەلاکەتە ئێستاش بێپارەین خەمم لێ نیشت کەمانە خەمڕەوێنەکەم دەرهێنا و فرەدریک نووسە بوو دەستم کرد بە کەمان لێدان ئەویش بە خەبەر هات بەستەیەکی بێکەسیم لێدا ئەویش لەسەر کەمانەکەی من دەستی کرد بە مقاموتن هەچی خەڵکی ویزگەکەی ئەلێمان کۆبوونەوە هەروە پارەیان بۆ فڕێداین شەپقەکەم گرتبووەوە پڕیان کرد لە پارە کابرای شەمەندەفەرچیش کە جەزای لێ سەندبووین هات و وتی حەیفە جەزامان لە ئێوە سەندووە بەقەت جەزاکە پارەی کردە شەپقەکەمەوە دوای بردمە بەردەمی و وتم بۆم بژمێرە بزانە بەم پارەیە دوو کەزەگەنە ناپۆلی ژماردی وتی بەشی بلیتی دوو کە زیاترە جگە لە پارەی بلیت 25 ژمارەکتان زیادە وتم ئەویش بۆ جەزای شەمەندەفەرچێکی تر هەمووتان پێمان فێرن جەزامان لێ بسێنن دەستیان کرد بە پێکەنین یارمەتیان داین و بلیتیان داینێ من وتم ئامان ئێستا مەی بڕن تا شەمەندەفەر دێ وادەی بلیتەکە بەسەرچێ وتیان نانا نەیەڵین بەسەرچێ دانیشتین تا شەمەندەفەر هات شەمەندەفەرچی خۆی هات و بانگی کردین بردینێ فارگۆنێکەوە زۆرمان پێخۆش بوو
من وتم فرەدریک وا ئەم جارە بەڕاستی لە شەمەندەفەر داین ئەچین بۆ ناپۆلی. من هێشتا خۆشیم تەواو نەبوو، قاپی کرایەوە و ژن و پیاوێک هاتنە ژوورەوە. تەماشایەکی ئێمەیان کرد و ژنەکە سەری نایە بن گوێی پیاوەکە و پێکەنین. منی ژوتم فرەدریک سەیری ئەم مەخسەرەیەکە، دەستم بۆ ئەوان ڕاهێشت و پێکەنیم. پیاوەکە تووڕە بوو، وتی ئێوە بێتەربێتن پێمان پێکەنن. من وتم بێعاری چاک ئێوەن کە لە پێشدا ژنەکەت بە ئێمە پێکەنی. کابرا کەزانی لە پێش چاوی ژنەکەی لێدرێ دەنگی لە خۆی بڕی، ئیتر دەنگی نەکرد. فرەدریکی ژوتی ئەلفرێد تۆش بەسەریا مەچۆ، وازمان لە یەکێنا. ئەوان لە سوچێکەوە دانیشتە بوون، ئێمەش لە سوچێکی تر. ئافرەتەکە بە مێردەکەی وت تۆ لە دەرەوە هێندت پەلەپەل لێ کردم نەتێش هیچ بخۆم، وا ئێستا برسیمە. مێردەکەی لە ڕەفەی شەمەندەفەرەکە سەبەتەیەکی داکرد، پڕ بوو لە پەنیر و باسوورمە و سوجوق و خواردەمەنی. ئافرەتەکە مەڵچەمەڵچی دەست پێ کرد. ئەوسا بیرمان کەوتەوە کە ئێمە لە دوێنێ ئێوارەوە هیچمان نەخواردووە. سرم نایە بنگوێی فرەدریک، وتم با داوای نانیان لێ بکەم. وتی خوا هەڵ ناگرێ، ئێمە لە پێشەوە شەڕمان لەگەڵ ئەوان کرد، ئیتر ڕوومان نایە لەگەڵ یەکتری بدوێین. منوتم ئەنجا چییە؟ پارەیان نەدەمێ. فرەدریک وتی باشە خۆ ئەوان لە شەمەندەفەردا دوکانی نانەوەیان دانەناوە. من وتم ئەی ئەگەر بە پارە نەیاندا بە زۆر لێیانەسێنین. فرەدریک وتی ئەی خاک بەسەر ئەوەی کە بێکەسە. من وتم ئەرێ وەڵا برسێتی ڕەگی هاری پێوەیە. ناوەستم، ئیتر هیچ نەوەستام. چوومە بەردەم پیاوەکە و بە مۆنیەکەوە سەیریە کردم. وتم ڕاوەستە تووڕە مەبە، دوو قسەت پێڵێم. ئەگەر بەدڵت نەبوو ئەتوانی تووڕەبی، بەڵام ئەوە بزانە لە تووڕەبوونیشدا زیانەکەی. دەستم کرد بە گیرفانمە، هەندێ پارەم دەرهێنا. وتم ئێمە لە ماڵی خۆمانەوە نەهاتوین، لە بیریشمان چووە لە دەرەوە نان بکڕین. وەرە پیاوی چاک بە و بای ئەم پارانە نانوان بدەرێ. ژنەکە پێکەنی وتی دیارە ئەمانە ساویلکەن، نانیان بدەرێ. دوو نانی بەیتونی دامێ و پارەشی لێ وەرنەگرتم. هێشتا پاروەکەمان لە دەما بوو. کابرایەکی درێژی شەبقە خوار دوگمەسپی هاتە ژوورەوە، گازێکی کونکەرەی بەدەستەوە بوو. داوای بلیتی لێکردین. لە پێشدا ژن و مێردەکەی کە نانیاندا بووینێ لە پێشەوە بوون. بلیتەکەی ئەوانی وەرگرت و دایە بەردەمی گازەکە، کرتەیەکی لێ هێنا و کوونی کرد. داوای بلیتی ئێمەی کرد. من وتم جارێ ڕاوەستا، دەمم گیراوە. خەریب و دەستکا بەدەممە. وتم ئەوە چی دەکەی؟ وتی وامزانی بلیتەکە لە دەمتایە، وا ئەڵەی دەمم گیراوە. منی ژوتم وامەزانی تیکەکەم لە دەمەفرێنی، چونکە ئاڵێن سوالکەری گیرانی تیکە لە دەمەفرێنێ. ئەنجا پێم وت نانەکەشی خۆمان نەبوو، ئەو ئافرەتە بە خێری خۆی دابووینێ. ئەو وتی دەک خێری نەنووسێ، زوو کە بلیت با زیاتر پڕیشکی ئێوەم پێ هەڵ نەپژێ. بلیتم دایە ئەویشی کون کرد. خەریک بوو یەخەی بگرم، بۆچی کونی کرد؟ زوو قاپی کردەوە و بازی دایە خوارێ. ڕوانیم نەچوو بە خوارێ. منیش دەرگام کردەوە و بزانم لەکوێوە ڕۆی. مێردی ژنەکە وتی شەمەندەفەر لە ڕۆیشتندایە، قاپی بکەیتەوە جەزار لێسێنن. وتم ئەی بۆچی لەوی ناسێنن؟ وتی ئەو شەمەندەفەر چییە؟ لەگەڵ کابرا کەوتینە گفتوگۆ. لێی پرسیم تۆ بۆچی ئەچی بۆ ناپولی؟ لە پێش بوونا فرەدریک گوتی لە شوێن دەستگیرانەکەی ئەگەڕێ، لێی ون بووە. لەولاوە دیسان ژنە پێکەنی و وتی دەستگیران چۆن ونە بێ. من تووڕە بووم. مێردەکەی وتی لێی مەگرە، مناڵە. وتم ئۆف، بەخوا مناڵی چاکە، بەخوا چلە و تەوقی ملە. اینجا ژنە ئاگری تێبەربوو، کەفی سند، نەی ئەزانی چۆن جنێو بدا. وتی ئەوە مێردەکەمە، لێی بپرسە. هێشتا 7 مانگە شوم کردووە، مناڵیشم نەبووە. منی ژوتم باشە چەندەمین شوتە. ئەو وتی تف لە تۆ، خۆ کەس بووم، بەڵام بە منداڵی بەهۆی ڕووداوەوە بووم بە ژن. من وتم ها ئەگەر کەس بووی تایە ڕووسورە بووی، جا با کچیش بووبی. لەدەی ئێمە کچی وای لێیە بە 40 ساڵی شوو کردووە، لە تۆش جوانتر بووە. ئیتر ئافرەت دەستی کرد بە گریان، بە مێردەکەی ئەوت ئەمەم بۆ بکوژە. من وتم خوێنی ماڵی باوکت زۆرە. وتی لە پارەی دارایی خۆم خوێنەدەم. ئێمە لەم شەڕە دەنوکەیە بووین. شەمەندەفەرچی گەیشتە ویزگەکە. پرسییم ئەمە ناپولیە؟ وتیان بۆ ناپولیشەوە ڕۆژێکتان ماوە. لەو کاتەدا سەیرم کرد کابرایەکی تەنگە ئەستور هاتە ژوورێ. لەو قەسابە چوو کە لەویانە گاجووتەکانی هێنا بوو. من وتم یاخوا بەخێر بێی، ئەرێ بەڕاست گاجووتەکان بە سەلامەتی گەیشتن؟
کابرا واقی وڕما وتی گاجوتی چی؟ وتم ها گاجوتەکانی کە لەویانە سواری شەمەندەفەرت کردن. ئەو وتی تۆ من بە کێ ئەزانی؟ وتم بە قەسابەکەی دۆستی خۆمان. وتی بەچی دازانی من قەسابم؟ وتم بە سەر و گوێلاک تا دیارەکە قەسابی. ئەو وتی تۆ منت نەناسی بەڵام من ئێوە ئەناسم. من وتم ئێمە کێین؟ وتی دیارە ئێوە دۆمن. سا ئەو ئەم قسەی کرد و ژنە لەو لاوەدا عقاقای پێکەنین. ڕووی کردە کابرای قەساب وتی ئای بە قوربانی دەمت بم، ئەوە هیچم لە دڵا نەما، من تا ئێستا نەم ئەوێرە پێیان بڵێم واش کورت تۆ وتت. منیش جارێ وازم لە قەساب هێنا، پێم وت ئاغای قەساب تۆ چەوتە و شیلەی ئەم ئافرەتە بگرە، بەدەم و شیلە حەیوان ئەناسی، بزانە لە 40 ساڵ بەرەو ژوورتر نییە. لەولاوە مێردی ئافرەتەکە ڕاست بۆەوە لەقینا لەرزی. وتی ئێوە گەیشتنە ڕادەیەک گاڵتە بە خانمی من بکەن، ساڕاوەستن ئێستا پیشانتانە دەم. فرەدیک سەری نایە بن گوێم. وتی ئەلفرێد ئەم کابرا قەسابە ناتوانێت لە شوێنی خۆیدا بژوڵێ، ئافرەتی شیچی لە دەست نایە، باستم تێر و پڕی بکوتم. وتم فرەدیک نان و نمەکمان کردوون لێ گەڕێ. بە کابرام وت ئێمە نانی ئێوەمان خوارد، ئەگینا ئەمزانی چۆنم دا ئەنیشاندیتەوە. تۆ بە ژنت بڵێ بێدەنگ دانیشێ، ئێمە شیش ناڵێین. مێردی ژنە دانیشتەوە، اینجا نۆرە هاتە سەر قەساب. وتم بەڕاستی گاجوتەکانی تۆ نەبوون؟ وتی تۆ جارێ پێم بڵێ ئەسڵەن کوێندەریت. وتم ئەڵمانی. وتی ئەڵمانی لە چ شوێنێ؟ وتم باوێرە. وتی چ دەیەک؟ وتم دەمێکە هاتووم، وا ساڵێکی بەسەرا تێپەڕیوە، ناوی دێکەی خۆمانم لەبیر چۆتەوە. ئەرێ بەڕاست تۆ کێی؟ وتی ئەوقاتم. وتم وا ناوێکم بیست کە تا ئێستا نەمبیستووە. پێم وت ئەوقات بەری چ دارێکە؟ وتی بەری خوێندن و زانیاری و حقوقە. منیش پێم وت خۆ منی شێندەی تۆم خوێندووە، بۆچ نازانم ئەوقات چییە؟ لەم گفتوگۆی ئێمەدا دیسان ژنەکە هەڵیدایە و بە کابرای وت تۆ چ تاقەتێکت هەیە ئەمەندە لەگەڵ ئەمانەدا ئەدوێی؟ بەتەما بووم وەڵامی بدەمەوە. کۆنە قەسابی تازە ئەوقات بەدزیەوە وتی تخوا دەنگ مەکە ئافرەتە. منیش بە قسەیم کرد، بەم بەزم و ڕەزمە نزیک ویزگەی وەستانی شەمەندەفەر کەوتبووینەوە. ڕوانیم ئافرەت زۆفی خۆی بەشانەکە، خۆی ڕێگەخە، پیاوەکەش جانتە ئامادەکە. گەیشتینە ویزگەکە و دابەزین، دوعاخوازیان نەکرد. منیش نەم کردە نامردی، دوو مارکم دەرهێنا و هاویشتم دام بە دەموچاوی ئافرەتەکەدا. بانگم کرد ئەوە پارەی نانەکەتانە کە لێرە پێتان فرۆشتین. بالای خەڵک نەڵێن مۆلەر ئەفەندی پارەی نانەکەی نەدا. هەرچی خەڵکەیە کە لە ویزگەکە ڕاوەستا بوون دایانە قاقای پێکەنین. کابرا هەر بوو گەڕایەوە، هەتا خوا هێزی تێدا بوو گۆچانێکی ئاراستە کردم. من خۆم کێشای ئەدواوە، گۆچانەکەم بەرنەکەوت، خۆی بەدەما کەوت. شەمەندەفەرچیەکان قاچیان گرت و ڕایەن کێشایە دواوە. شەمەندەفەریش کەوتە جوڵان. ئەو هەڵسایەوە بە گۆچانەوە بە شوێن شەمەندەفەرەکەدا ڕایە کرد، خەڵک پێئەکەنی. ئەو قاتیش ماوەیەک پێکەنی، ئیتر نەختێ بێدەنگ ڕامان بوارد. ئەو قاتیش لە ویزگەیەکی تر دابەزی. هەرماینەوە خۆمان. وتم فرەدیک خوا با بۆ خۆمان بەزمێ بگێڕین. دەستم دائەکەمان لێدان. فرەدیکیش دەستی وت بە مقاموتن. لە فارگۆنەکەی ئەو دیوەوە زۆر ئافرینیان کردین، کەچی لە پشتمانەوە کابرایەکی منگن بانگی کرد. بەم شەوە چ ڕەزالەتێکە، خەوتان لە ژنەکەم هەراسان کردووە. لە پێشمانەوە دەستەیەک کۆرگەل بەوە حەوەحە بە کابرایان وت ژن ئەگەر ژن بێ چۆن حەز لەم ئاهەنگە ناکا، بەڵام وا دیارە تۆ دڵت پیسە، ئەڵەی نەک ژنەکەم عاشقی ئەم کوڕانە بێت. منگن. کابراوتی ئەم بێشەرەف و بێحەیانە کێن، من ئافرەتم لایە، ئەوان کەرێتیەکەن. ئیتر لەولاوە بوو بە شەڕە جوێن. ئێمە ناچار ئاهەنگەکەمان بڕیەوە و لێ ڕەکشین. هێشتا چاومان نەچوو بە خەو. زرمەیەک لە شەمەندەفەر هات. شەمەندەفەر هەروەکو بەر شاخێک کەوت بێ، گەڕایەوە دواوە. بەلادا هاتم من سرم بەر تەختەکە کەوت، سرم شکا. جاری هەوڵی هاوڕێکەم بوو، بانگم کرد فرەدیک. هیچ وەڵامێ نەبوو. کەوتمە مەراقەوە، چراش کوژابەوە. دیسان بانگم کرد، باستە من وزەیەک هات، با پەلەکوتێ چوم دۆزیمەوە. وتی ئەلفرێد تەواو پارچەیەک فارگۆنەکە کەوتۆ بەسەر پێمە، قاچم شکاوە. ئاخۆ ئەم نەکبەتیە چی بوو بەسەرمانە هات؟ هەر ئەمەمان مابوو. گوێم قوڵاق کرد، لە دەرەوە دەنگەدەنگی خەڵگە هات، لە شوێن بریندارە گەڕان. تومەس شەمەندەفەر لە ویزگەکە لەگەڵ شەمەندەفەرێکی تردا بەریەک کەوتبوون. وەرگەڕا بوو، تێک و پێک شکا بوو. من هاوارم کرد و ئەوان هاتن بەدەممانەوە.
دەستەبەریەکیان پێبوو فرەدیکمان هەڵگرت. من لە تاوا برینی سرم لەبیر چۆوە، شوێنی کەوتم، گەیشتینە نەخۆشخانە. لەوێ قاچی ئەویان گرتەوە و سەری منیان دەرمان کرد. وتیان هیچ مەترسیتان نییە. عەرەبانەیەکیان هێنا ئێمەیان سوار کرد، بردیانینە خانوویەکی گەورە. بە عەرەبانەوە ئێمەیان بردە ژوورێ. ژن و پیاو لێمان کۆبوونەوە، ڕێزێکی زۆریان لێگرتین، چا قاوە شیر هەموو شتێکیان بۆ هێناین. پیاوێکی کەڵەگەتی نورانی هات، هەواڵی پرسین، دڵخۆشی داینەوە. زانیم ئەم پیاوە پیاوێکی گەورەیە. فەرمانبەرەکەی نەخۆشخانە شەپقەکەی بۆ داگرت، کڕنوشی بۆ کێشا. منیش ڕێزێکی زۆرم لێگرت. من وتم ئێمە بە فەلاکەتی خۆمان خەفەتبار نین، بەم نیوەشەوە ئێوەمان لە خەو ڕاپەڕان، ناڕەحەتمان کردن. کابراوتی نەخێر ئێمە بەوە مەمنونە بین، بەدڵ پشووە دەین کە فریای لێ قەوماوان بکەوین. ئەوەی پیاو بێویژدانی هەبێ ئەزانێ کە خوا ماڵی دایە بۆ ئەوەیە کە خزمەتی لێ قەوماوان و هەژارانی پێ بکە، خوێندەواری پێبگەیەنێ کە بە خوێندن خزمەتی وڵاتەکەیان بکەن. ئێستا چەند ڕۆژێک لێرە بحەسێنەوە، دوایی خوا کەریمە. بە زۆرێک 2 ڕۆژ بەندیان کردین، سەر و پێمان چاک بۆوە. خزمەتچی ژوورەکەمان کچێکی جوان بوو. با فرەدیکم وت، کاکە ئەم کچە لە بەرتای دەستگیرانی تۆکە. کچەکە وتی بەرتا لەکوێیە؟ وتم لە ناپولیە. پرسی زۆر جوانە؟ وتم بەڵێ زۆر جوانە، ئەگەر لە ئەندازە بە دەر جوان نەبوایە چۆنم بود لە تۆکە. کچەکە پێکەنی و وتی ئەی تۆ دەستگیرانت نییە؟ فرەدیک وتی بەڵێ ئەو میکایلا دەستگیرانێتی کە بەرتا کارەکەری ئەوە. وتی کەوا بوو ئەو بۆ کچی ئاغام و تۆ بۆ من. وتم ئاغاکەت کێیە؟ وتی ئەو پیاوە بوو کە هات چاکوچۆنی و بەخێراتنی کردن. یەکەم پیاوی ئەم شارەیە، زۆر دەوڵەمەندە، ناوی میسۆ قولمیارە. ئیتر نووسین، بەیانی نانوچامان خوارد، خواحافیزیمان کرد. هاتین بۆ دەرەوە. لە داڵانەکە کچەکە هات بە دزیەوە کیسەیەکی ئاوریشمی سپی دامێ. کە هاتینە دەرەوە بژاردم، سەیرم کرد، 30 لیرەی زێڕی تیا بوو. ئیتر لە خۆشیانە هاتین بەڕێوە. بڕیارماندا جارێکی تر سواری شەمەندەفەر نەبین، بەپێ بەڕێی شەمەندەفەرا بڕۆین. ملی ڕێگەمان گرت، هەروە بە ناوڕاستی هەردوو لای ئاسنەکەدا ڕۆیشتین. شەو گەیشتینە سەر پردێک. لەو سەری پردەکەوە سەیری پردەکەمانە کرد. بینیم لە پێشمانەوە 2 چاوی تیژ وەکو چاوی ئەژدیها ڕوبەڕوومان هات، پرشنگی ئاگری لێ بێتەوە. وتم فرەدیک نامەرد فەوتاین، ڕزگارمان نابێ. وتی با خۆمان فڕێدەینە ئاوەکەوە. وتم مەلە نازانم، ئەخنکێم، با خۆمان بە کەناری پردەکەدا هەڵواسین تا شەمەندەفەرە ڕوا، دوایی خۆمان نەخەینە سەرێ. من لە دیوێکەوە، فرەدیک لە دیوەکەی ترەوە بە کەناری پردەکەدا خۆمان هەڵواسی. من نەمزانی بوو، سەرم لادەم کە شەمەندەفەر هات، لرفە لرفی ئاوی لە کوڵی کرد بەسەر و چاومە، دەموچاوم سوتا و دەستم بەر بوو، کەوتم ئاوەکەوە. ئێستاوە ئەلفرێد ئەفەندیمان لە ئاوا بەجێهێشت. ڕەنگە ئەوانەی گوێ لەم سەرگروشتەیە ئاگرن، زۆر بەزەییان بە ئەلفرێددا بێ. کوڕێکی ئەوەندە دەروونساف و دڵپاک و ڕەوشچاک و بەوەفا، سەودای عەشقێکی جوان لە گوێنیدایە، لە یاری بێخەبەرە و ئەو لە ڕێدا بخنکێ، زۆر ناخۆشە. لەبەرەوە پیرەمێر خەبەرتانەداتێ ئەلفرێد هەرچەندە بەخنکاو ئەژمێردرێ، بەڵام نەمردووە. ئێستا ئەوە لە قوڵاغی لادەیەکدا ڕێیان کێشاوە و ئاو لەزگی دەرهێنن. ئەیشێلن خوێنی بجوڵێتەوە، بێتەوە هۆش خۆی. جارێ با ئەو لەوێ بێ، با فرەدیک بۆمان بگێڕێتەوە چیان بەسەر هاتووە. فرەدی گەڵێ کە شەمەندەفەر ڕووی تێکردین، لەسەر پر بووین، نەمانتوانی خۆمان لە ڕێ لادەین. چارمان نەما، ئەمدی و ئەودی و خۆمان بە لێواری پردەکەدا هەڵواسی. شەمەندەفەر بە تەوژم هات، ئاوی گەرمی پژان بەسەر و گوێلاکماندا. من سرم لەبەر شاڵاوی ئاوە لە کوڵاوەکەدا لادا. زۆری نەما بوو، دەستم بەر بێ، بە هەر ڕەنگێ بوو خۆم گیر کرد. شەمەندەفەر تێپەڕی، هاتمەوە سەر پرد، ڕوانیم ئەلفرێد دیار نییە. بانگم کرد وەڵامی نەبوو، بەڵام کاتێک کە ئاوە گەرمەکەم بە ڕوودا هەڵبژا، شڵپەیەک لە بن گوێم هات، وەکو دەنگی ئەلفرێد وابوو هاوار بکە. ئیتر گوێم لە هیچی تر نەبوو، بە هەموو لایەکدا هاوار و بانگم کرد، لە هیچ لایەکەوە دەنگ نەبوو. گریام، ئامان ئەلفرێد لەکوێی؟ بەڵام هیچ جوابێک نەبوو. ئیتر بۆم دەرکەوت کە دەستی بەر بووە و کەوتۆتە ئاوەکەوە. لە تاوە خۆم فڕێدایە ئاوەکەوە، نەمەزانی ئاوەکە لەو ڕاستەدا ئەوەندە قوڵ و خوڕە.
دەربەستی خنکان نەبووم بە هەر مەرجێ ئەلفرێد نەخنکا بێ چاوی بە میکایلا کەوتبێ من 100 جار شکور بووم کە لە باتی ئەو بخنکێم زۆر مامەوە لە ئاوا کە من ئەلفرێدم لەدەست و قیروسیا با منیش بخنکێم چی بکەم کە ئەجەل نەهات بە زۆر نییە شەپۆلێ فڕیدا بوومە کەنار ئاوەکە و بێڕۆخ کەوتبووم بەیانی لادێی هاتبوون بۆ ئیش منیان بە بێهۆشی دیبوو دابیانم بە کۆڵیانا و منیان بردبووەوە ماڵی خۆیان ئاگریان بۆ کردبوومەوە و منیان هێنایەوە هۆش خۆم لە پاژەوە کاتبوومەوە هۆش دیسان ئەلفرێدم بان کردبوو وەڵامی نەدابوومەوە اینجا شێت بووبووم هەستا بووم ڕام کردبوو وتبووم ئەچم شەمەندەفەرە کوژم پرد ئەڕوخێنم سەرەوژێر یەکەم چون کاوڕێکەمی لەناو بردووە بە زۆر منیان گرتبوو بەستبوویانمەوە تا 3 ڕۆژ اینجا ئەقلم هاتبووە کەلەم و اینجا ماڵ ئاواییم لەو ماڵە بەڕەحمە کرد و گۆرانی مەوت هەرچی لەو ڕێیەوە ئەڕۆی گلی ئەخواردەوە و هەندێ لەگەڵیشما گریا تا ئێوارە گریام بڕیارمدا ڕاوەستم شەو کە شەمەندەفەر هات خۆم بخەمە بەر شەمەندەفەرەکە منیش لە پاش ئەلفرێد نەمێنم لە غەیبەوە یان لە خەیاڵەوە دەنگێکم هاتە گوێ لە دەنگی ئەلفرێد دەچوو ئەیوت خۆت مەکوژە بچۆ هەواڵی من بگەێنە بە یارەکەم بڵێ بە عاشقی تۆ مردووە شەهیدە بەم دەنگە هات بە عەقڵما کە بچم دەستگیرانەکەی بدۆزمەوە هەواڵی بدەمێ کە ئەلفرێد لە ڕێی ئەودا چووە هەر ڕاست بوومەوە و ئەو شوێنە شومەم بەجێ هێشت تا هێزم تیا بوو ڕام کرد تا لە چاون بووم اینجا لە خۆمەوە تووشی مقامێک هاتبووم لە ڕاکردنە لە وەستانە لە دانیشتنە هەر بانگمە کرد ئەلفرێد هێشتا و شێعرانم لە بیر ماوە کە بۆ ئەلفرێدم هەڵبەست بوون بەشێتیەوە ملی ڕێگەم گرت ئەوەندەی کە لەگەڵ ئەلفرێد بەیەکەوە سەرگوشتەمان بەسەر هاتووە زیاتر لە ڕێو بان دوای ئەوە دیومە پاپۆرێک بۆ ناپولی ئەچوو بە دزیەوە بە تەناف و قولاپە هەڵگەڕام لەناو پاپۆرەکەدا خۆم شاردەوە تا گەیشتمە ناپولی لەوێ لە پاپۆر هاتمە دەرەوە سەرنجمدا قەڵەباڵق بوو تێکەڵ بە عەشەماتەکە بووم نەمەزانی چی بکەم عەرەبانەیەکم دی چووم لە خۆمەوە دەرگاکەیم کردەوە چووم دانیشتم عەرەبانەچی هات و پەلی ڕاکێشام بمهێنێتە خوارێ زلەیەکم لێدا چوین بە گژیەکدا خەڵک هات و وتیان چی دەوێ وتم قەیسەری میکایلا وتیان لەکوێیە ناونیشانی چییە وتم میکایلا دەستگیرانەکەی ئەلفرێد نیشان بەو نیشانەی تەڕپیلیشیان لەگەڵە هەر ئەوەندەیانەوت نون قاپیش و منیش تێ نەدەگەیشتم ئەوان بە زمانی ئیتاڵی ئەدوان دایان بەزاندم هەرچی تووشی ئەهاتم ئەم پرسی میکایلا ئەیوت نون قاپیشۆ 100 نون قاپیشۆیان پێوتوم منی شەر تێ نەگەیشتم ئەمە ماناکەی چییە 3 شەو و 3 ڕۆژ بەم نون قاپیشۆیەوە ڕام بوارد تا ڕۆژێکیان لە دوکانی وێنەگرێک وێنەی ئەلفرێد لەو دی و شوشەی دوکانەکەەوە هەڵواسرا بوو پەلامارم دایە شوشەم شکاند وێنەکەم گرتە باوەشم بێهۆش کەوتم کاتمەوە هۆش لە خەستەخانەیەک دەستیان دەرمانە کردم کە شوشەکەم شکاند بوو دەستم زۆر بریندار ببوو بێهۆش ببووم وێنەکەم لە باوەشدا بوو بە بێهۆشی بەرم نەدا بوو لیان پرسییم ئەمە کێیە وتم برامە لە ئاوا خنکاوە وتیان کوڕ ئەمە زیندووە 3 ڕۆژە ئەم وێنەی گرتووە بەڵکو یەکێکی تر بێ کە لە براکەی تۆ بکە وتم نەخێر هی ئەوە خنکاوە پیاوێ گوتی ڕاوەستە بدنێرمە ماڵی ئەو پیاو ماقوڵە عەرەبانچی بان کرد سوار بووم لە خۆشیە لەناو عەرەبانەدا نەوەستام خۆم کوتایە لای عەرەبانەچیەکە وڵاخەکان گورج لێخوڕا دانەویمەوە زلێک لە وڵاخەکان بدەم شڵب کەوتمە خوارێ دەستم بریندار و سەر شکاو عەرەبانەچی دابەزی بە 1000 حاڵسواری کردمەوە گەیشتینە بەر دەرگای گەورە بە ئیشارە دوتی ئەوەتە خۆم فڕێدایە خوارێ ڕام کرد عەرەبانەچی لە پشتەوە چاکی ڕاکێشام تو مزداوەی پاراکە من لە خۆشیاندا نەپژابووم پارەی بدەمێ لە مشتومڕەی ئێمە خەڵک کۆبوونەوە خەڵکی ئەو ناوەمان هەمووی بەسەرا ڕژا پیاوێکی گەورە هاتە دەرەوە لە عەرەبانچیەکە تووڕە بوو بە ئیتاڵی پرسی چی دەوێ وتی پارەی نەداوە لیرەیەکی بۆ فرێدا و وتی بڕۆ کەڕوانیم ئەمە ئەلفرێدا بەو دەستە بریندار و بەو خوێنەی سەرمەوە پەلامارم دایە و خۆم بە ملیە هەڵواسی تێر ماچم کرد بردی مێژوورێ 2 دکتۆریان هێنا و سەری شتم و دەرمانی لێنا ئێستاوە لەگەڵ ئەلفرێد لە ساڵۆنی قۆناغەکە دانیشتوین هانام بەو وەخت و سەعاتەی کە ئەم دوو برادەرە وەفادارانە بەیەک گەیشتنەوە
هاوڕێکانی میلەت و نیشتیمانەکەشمان دەربارەی یەک وابن لە ڕێی خزمەتی نیشتیماندا بە وەفا و خزمەت و خۆشەویستی یەک بن. اینجا هانان بەو دەمەی کە ئەلفرێد بە وەسڵی میکایلا شاد بوو. اینجا فرەدریک لە ئەلفرێدی پرسی چۆن ئەم شاجوانەی جیهان و ئەم پرەنسیپە ئیتالیە بە تۆ بڕا بە تۆ درا. وەڵامی دایەوە فرەدریک سەرگوشتەی ئێمە سێشتی تایە لە سێشت چاکترە. یەکەم دەروون و نێتی پاک لە ئاین و سیاسەت و دیبلۆماسی باشترە. دووەم وەفاکاری لە جوانی باشترە. سێم ئەخلاق لە پارە پەسەندترە. من دەروونێکی پاکم هەبوو، لادەیەکی بێفڕوفێڵ بووم کە تووشی میکایلا هاتم. سەفەرەکەم کاری تێکرد تا هات لای پەسەند نەبووم. دووەم لە وەفادا لە مێردە کۆنەکەی بە وەفاتر و فیداکارتر بووم. وەفای من پێش زۆر داواکاری ترکەوت. سێم ئەخلاقی من و عەشقی ڕاستی قەناعەتی بۆ پەیدا کرد کە لاوسەرێتیدا عەشق و ئەخلاق لە سەرسەرێتی و گەورەی و ساختە و قومار و سەرخۆشی بۆ ئافرەت چاکترە. من بە خنکان و حەبس و تێڵدان عەشقی ئەوم فرامۆش نەکرد. دەستم لە وەفا بەرنەدا تا دەستم لە ملی یار ئاڵا. تۆش کە یاری وەفاداری من بووی، هێندەی من و بەڵکو لە من زیاتریش بەکێش بووی. وا گەیشتی نەمەرام، وا بە من و میکایلا بەرتامان پێشکەش کردی. کەوایەکی سوورمەیە بەرتا، ئەم جلانت دەکەنە و ئەوە بکە بە بەرتا. گوێگرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی زنجیرە چیرۆکی کەمانچەژن. هیوادارین بەم چیرۆکە توانی بێتمان خزمەت بە گوێگرانی خۆمان بکەین و دووبارە ڕۆحی پیرەمێردیش ئاسوودە بکەینەوە. بە ئارامی شەوگارتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.